بنای خی گەورە میهرەبان بەخێراتنی هەموو لایەکان دەکەم. مەرحەلەیەکدا فێر بن کە میکانیکال پرۆپرتی چییە، لەوانی بە قانونەکانی نیوتن ئاشنا بن پێشتری ئەپلیکیشنەکانی قانونەکانی نیوتنمان پێشتر دراسە کردبوو و بۆشمان دەرکەوتوو کە قانونەکانی نیوتن دەتوانێت تا ڕادەیەکی گونجاو بزانێت کە ئایا مەسەنە ئەو هەسارانەی کە لە دەوروبەرمانداهانە ئەو ئەستێرانە ئەو کاکیشانانەی کە هەمانە تا ڕادەیەک تەفسیری بۆ کردبوو کە چۆناچۆن دەتوانن بجوڵن، ینی جوڵەکانیان دەتوانێت پردێک بکە و تا ڕادەیەک هەر بە هەمان هاوکێشەکان هاوکێشانە دەستکاری زۆر کراون ئێستا مۆدیفیکیشنی زۆر بۆ بەسەرداکراوە بە تایبەتی لە دوایە کە ئەنیشتان هاتووە هەندێک نەزەری نسبیەوانەی هێنایە پێشێ گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە و ئێستا دەتوانین بە هەمان قانونەکان دەتوانین ئێمە ڕۆژگیران و کۆڵێک سفەتی دیکەی دەوروبەری خۆمان بدۆزینەوە. بە هەمان شێوە زانایانی زانستی مادە هاتوونە قانونەکانی میکانیکیان هێناوە بۆ دیراسەکردنی مادە. طبعا مجموعەی لە سفەتی میکانیکی هەیە کە هەموو مادەیەک پێویستە هەیبێت کە ئێمە دەمانوێت لێرەدا دیراسەکەین. یەکێک لەو ئامێرە گرنگانێکی ئێمە لە میکانیکال پرۆپەرتی مادەکاندا دەیبینن بریتە لەو جیازە کە ئێستا لێرە دەیبینن کە تقریبان لێرەدا دەیبین کە زەختێک دەخاتە سەر سەمپڵەکە، ئەگەر سەمپڵەکە بەو مادە زەردە میشوپێنین زەختێک دەخرێت سەرەوە درێژەکەی دەپێورێت و کۆمپیوتەرێکیشی لەگەڵ دەبەستەوە داتاکان بۆمان وەردەگرێەوە و هەروە ئەناڵایزشمان بۆ دەکات و سەمپڵەکەش مەسەڵەن بە شێوەیەکی ستاندارد دروست دەکرێت و سەمپڵەکە کە دەخرێتنەوە ئامێرەوە لێک دەکشێندرێ یاخۆ لە جۆرەکەیاندا کۆمپرس دەکرێت تا زەختی لێ دەکرێت بۆی کە لێنکسەکەی کەم بکە. لە حاڵتاندا ئەمە دراسەیەک دەکەین کە زۆر سێنسەری دقیق و کە هەستیارە بە مایکرۆمیتەر یاخود کەمتریش دەتوانێت درێژبوون یاخود کۆمپرشنەکە بۆمان ببینێتەوە و دواتری گرافێکی بۆ شوازەمان دەداتێ. لە زانستی مادەدا بەڕاستی ئەو گرافە زۆر گرینگە کۆڵک سیفەتی مادەمان دەداتێت کە دواتری بەهۆی ئەو سیفەتانەوە دەتوانێت ئێمە ئەپلیکیشنی دیاریکرایی بۆ بدۆزینەوە. بۆ ئێستا بۆتان دەزان لە پیشەسازی ئۆتۆمبیل یان هەر پیشەسازیەکە حاڵەتێکی سیفتی بەدانراوە کە دەڵێ مەسەن ئێوە دەتوانن تا ئەو حەددا زەختی بخەنە سەر. جەماعەتی سیڤیل ئینجینیرینگ یاخود جەماعەتی مەدەنی ئەوان زۆر هەستیار لەسەر میکانیکال پرۆپەرتی مادەکان. طبعاً زۆرترین ئەو ماددانی کە ئەوان بەکاردێن لە دروستکردنی بینەدا یەکێکیان مادەیەکی کۆنکرێتیە وەکو بلۆک و سمنتووە ئۆشتانە و دووەمیان ستیلە کە تەمان ستیلی مادەیەکی میتاڵیە پێکاتۆ لە مادەی ئاسن کە تریت کراوە عیلاج کراوە نەرمیایەتەکەی ئاسن بەهۆی مادەیەکی کاربۆن یاخود مادەی سیلیکۆن یا مادەی ترکە مادەی ستیلی بۆ دروست کردووە کە کەمتر ژەنگ هەڵدێنەوە قایمتریشە لە مادەیەکی ئاسنی دیاری کرا. طبعاً ئەو دوانە پێکەوە کە یەکێکیان تحملی سترێس زۆرتر دەکا یەکیان تحملی سترێنی زیاتر دەکا. هەردێک لەو دوانە پێکەوە مەسەرەن بۆ سەقفمان بۆ دروست دەکەن کە مهندسێکی مەدەنی دێت ئەو حساباتە دەکات کە چۆن بتوانێت بڕی مادەکە پێکەوە حساب بکە و بزنە بە پێی ئەو خانوویەکە دروست دەکرێت ئەو حەجمەی کە ژوورەکەی تێدایە چبڕێک لە مادەکە بەکاربهێنرێت بۆی کە تووشی تێکشکانێ و هەروە چەند حساب کتابێکی تر وەکو مەسەڵەن حسابی بوومە لەرزەرانە بکات یان چەند شتێکەکە هەموو ئەو سیفەتانە دەبێت لە ڕێگای کۆمەڵێک میکانیکال پرۆپەرتی مادەکەەوە بکرێت و تەمانەوان مجموعەی کاچەشی تر بەکاردێنن. کاتۆ بابەتەکە لە زانستی مادە زۆر گرنگە و لە ئەپلیکیشنەکانشدا بە شێوەیەکی هەنووکەی هەموو مهندسێک پێویستە بیزان. ئێمە لە دەرسی ئەمڕۆماندا ئینترۆداکشنێک لە بابەتەکە باز دەکەین، پاشان باسێکی ئیلاستیک دیفۆرمێشن دەکەین. ئیلاستیک تەمانەوە لاستیکتان بیستووە قاشی پارەتان حتمما دیتوە بێگومان لێرە لەوێ ئەگەر ڕایدیکشن سێرەکەن کە زەختی دەخەنە سەر زۆر دەکشێەوە دواتر کە بەری هەڵدەدەن دەگەڕێتەوە شوێنی خۆی ئەو حاڵەتێکی ئیلاستیکی هەیە بۆی پێدەوترێت لاستیک. ئێمە فێر دەبین کە دیفۆرمێشن واتە چەمانەوە ئیلاستیک دیفۆرمێشن چییە واتە چەمانەوەیەکی لاستیکی چۆن ڕوودەدا. پلاستیک دیفۆرمێشن چییە؟ پلاستیک واتە شێوەیە کە بەردەوامە واتە چەمانەوەی کە چەمانەکە پێدەوترێت قوپانەوە یعنی شتێکە مەسەن بۆ نەبزمارە کە دەقوپێتەوە تەمان پێویستان بەوەی کە مەسەن بە چەکوشێک بێنەوە سەر جێ خۆی بۆ چکە ئەو قوپانەوەی بەردەوامە واتەوە خۆی دمێنێتەوە بەلابردنی زەخت لەسەری
ناگەڕێتەوە شوێنی خۆی بەڵکو چ بێ بە شێوەیەکی بەردەوامە خۆی دەمێنێتەوە بۆی پێ دەوترێت پلاستیک دیفۆرمێشن شەڵ ئاشنا دەبین پێوەی و لە کۆتایی ئەم فەسڵەماندا چەند سیفەتێکمان هەیە کە بۆ دیزانی مەسەڵەن ئەو ئەپلیکیشنانێکی ئێمە دەمان هەیە بەکاران بێن تێدا و بەلایانی سیفتیەوە پێویستە ئەو تایبەتمەندانی تێدا بێ ئەو جا دەتوانن بەکاربێنرێت وطبعا لەو پروپێرتی میکانیکانێکی ئەمە ئینشەڵا ئاشنا دەبین پێوەی هەوڵ دەدەن حەدێکی ئۆپتیمایز بگرنە بەر نەوەکو زۆر مادەکە تێدا بەکاربێنرێ نەوەک مەسەڵەن زۆر زەختی بخرێتە سەر و مادەکە تێدا بەکاربێن چونکە لە هەردوو حاڵەتەکەدا تووشی زیان دەبێت وەکو باسمان کرد کۆمەڵێک سیفەتی فیزیایی مادە بۆ هەموو تەطبیقاتە گرنگە یەکێک لەو سیفەتانە میکانیکا پرۆپێرتیە یاخود میکانیکا بیهێڤیر کە وەکو باسمان کرد بە ئەو ئامێرە کە لە سلاید یەکەمدا ئاشنام پێوەی دراسە دەکەن تەمام بۆچی گرنگە ئێستامە چەندانە نمونەیەکمان ناوەتە کە لە مێژوودا ڕووی داوە مێژووەکەشی زۆر دوور نییە ینی کەمتر لە 100 ساڵ ڕابردوو یەکێک لەوانە بۆ ئێستاوە تانکێکی گەورەیە کە لەوانەیە ملیۆنێک بەرمیل نەوتی هەڵگرت پێ سەدەکە لە ناوەڕاستەوە تێکشکاوە تێکشکانێکی زۆر گەورە لەو حاڵەتەدا لەوانەیە زانستی مادە تا ئەوەندە پێشکەوتوو نەبووە بێگومان بۆ یەکێک لە کۆنترینی ئەو علمانێک کە مەسەڵەن ئێستامە دیراسە دەکەن لە میتالۆرجیدا بە تایبەتی بابەتی ستیلە ستیل کە لە ئاسن و کاربۆن یاخود مادەی تر بەکاردەوەکو سیلیکۆن ئەوان تقریبا نزیکی 150 ساڵ دەبێت دیراسە دەکرێن بەڵام بە بەردەوام ینی ئیشی تێدا دەکرێت ئێستا خەڵکێکە دەبێتە پرۆفسۆر هەر لەسەر ستیل بۆن یەکێک لەو شتانێکە قدیم هەستیان پێ نەکردووە کە میکانیکا پرۆپێرتی مادەکە ئاشنا نەبوونە پێوەی سێ دەکەین کە شتێکی ئازە بەلاح بۆ هەمە نەوتێکە تێشی دابووە سەرەکە لە ناوەڕاستەوە بە شێوەیەکی خێرا تێکشکاوە بەبێەوەی کە ئاگاداری سەرنشینەکان بکاتەوە و پێشەوەی کە تێک بشکێ بچن تعمیری بکەن بۆنەوە هەروک دەبینن تارێکی نەفەر هەڵگرە تارێکی گەورەیە سەرێکە لە ناوەڕاستەوە بە هەمان شێوە تێکشکاوە لەسەر ئەو ئەساسی کە ئەمە میکانیکا پرۆپێرتی مادە دەزانین چیە و فەحسێکی تێنسیال بۆ مادەکە دەکەین و ئەو دیزانی کە تەمان دادەندرێت بۆ تەطبیقاتی کە ئەمە هەمانە چەند مهندسێک دەبێت بۆ ئیشی هەستن بۆ یەک لەو مهندسانێکی ئەو پردە دروست کردووە هاتۆ دیزانەکەی دانا کە تەمان بەو سیمانە شێوەیەکی مهندسان توانێتی ئەو پردە دیزاین بکە بەبێەوەی کە لە ناوەڕاستی هیچ کۆڵەکەیەک تداوێت بۆ چکە ئەو شوێنە ئەو ئەپلیکیشنە وا دەخوازێ کە هیچ کۆڵەکەیک لەو بێندا نەبێت بۆی کە بتوانێت مەسەڵەن کۆڵێک باخیرێک گەورە هەیە کۆڵێک مەسەڵەن کەشتی گەورە هەیە بتوانێت بە ژێریدا تێپەڕێ و ئەو کۆڵەکانە ڕێگری دەکا لە تێپەڕین توانلانێت کولفی ئەو جسرە زۆر زیاد بکە بەڵام لەو حاڵتە ئێرەدا بە شێوەیەکی دیاریکرا دەبێت کولفەکە زیاد بکرێ لەسەر ئەساسی ئەوەی کە ئەو ئەپلیکیشنمان بۆ جێبەجێ بکات لەو سلایدەدا ئاشنا بوون بۆی کە زانستی مادە بە تایبەتی میکانیکا پرۆپێرتی مادە زۆر گرنگە بۆی کە بتوانین بۆ ئەپلیکیشنێکی دیاریکرا و سیفەتی میکانیکانی ڕەچاو بکەین بۆی کە هەم خۆمان لە تێکشکان بپارێزین هەم بتوانین بۆ ئەپلیکیشنێکی دیاریکرا و هەرچەند کولفەکەی زیاتر بێ بتوانین شتێکی گونجاو دروست چەند جۆرێکی میکانیکال لۆدمان هەیە لۆد تەبعاً ینی بریتیە لە خستنەسەری زەخت یاخود فشار یەکێکیان پێ دەوترێت تێنسال لۆد بریتە لەو زەختەی کە بە شێوەیەکی یونیئەکزیال ینی لەسەر یەک تەوەرە دەخرێت سەر مادەکە و لە دوو لایەوە سەرن لێرەدا بۆنە لەسەر و خوارەوە ڕادەکەشتە وەکو جیرەیە کە لە هەردوو لاوە ڕادەکەشتێت بە تایبەتی ئەو تێنسال لۆدا و ئەو تێستێکی بۆی دەکرێت لە مادە میتاڵەکانش توانن بە ئاسانە بکشێن وەروە لە مادە پۆلیمەرەکانیش وەکو مەسەن جیرەی پارە سەر دەکەن بە هەمان شێوە توانێت تێنساڵیان زۆرەکە لە زەخت بریتە لە کۆمپرسیڤ لۆد طبعاً کۆمپرسیڤ لۆد بۆ مادە سیرامیکان بەکاردێت طبعاً مادە سیرامیکان بریتێن لەو مادانەی کە وەکو گەچ وەکو کۆنکرێت وەکو شوشە ئەو مادانە ئێلاستیسیان کەمە واتە بە ئاسانی ناتوانین لێک بکشێن بەڵکو چ دەکرێت زەختێکی کۆمپرێشنیان دەخرێت سەر کە پێ دەوترێت کۆمپرسیڤ لۆد و ئەوانەی کە تێستی کۆنکرێت دەکەن بە زۆر تێستی کۆمپرێشنیان بۆ دەکەن جۆرەکەمان هەیە پێ دەوترێت شێر سترین کە لەو حاڵەتەدا هەروەک تێبین دەکەن کە زەختەکە بۆ شوازە خراوسەرە لێرەدا ئەگە تێبینی بکەین یەکێک لە لایەکانی سابت بووە و سێ دەکەن یەکێک لە ڕووبەرەکانی زەختی خراوە سەرێ سێرکەن ئەو کیوبە سەرەکەی کشاوە و بنەکەی وەک خۆی بە سابتی ماوەتەوە بۆ شوازە پێ دەوترێت شێر لۆد
لە حاڵی چوارەمدا پێ دەوترێت تۆرشن چییە؟ بریتە لەوەی کە یەکێک لە ڕووبەرەکانی کە بڵێن یەک لە جەمسەرەکانی مادە چ لە دەکرێت بە شێوەیەک ڕۆتێشن با دەدرێت یەکێک لە شوێنەکانی دیکەی بە سابتی دەمێنێتەوە یاخود دەکرێت هەردوو گلاشی بە پێچوانە یەکترەوە بسوڕاندرێت. حاڵەتی سوڕاندنیش لە هەندێک ئەپلیکیشندا گرینگە بۆیە ئەوەژێک لە تێستەکانەکە زۆرجار دەکرێت. بەڵامێکە زۆر باوە بەڕاستی لە زانستی مهندسیدا بەتایبەتەوە لە زانستی مادەشدا ئەو دوو حاڵەتەیە یەکێکیان بۆ کۆنکرێت دەکرێت و یەکێکیان بۆ مادە میتاڵەکانی بەتایبەتی مادە ستیل دەکرێت. پێویستە لێرەدا بیسیکێک فێربین کە تێستێکی دیاریکراوە کە لە هەموو عالەمدا بەکاردێنرێت کە ئامێرێکی بۆ شێوازەمان هەیە تەمانەوە ئامێرێکی کوونە کە لێرەدا بە شێوەیەکی ساددا نیشان دراوە و سێنسەرێکی لەسەرە کە دەتوانێت تا ڕادەی 1 لە 1000 میلیمەترێک بتوانێت بپێوێت. یەک لەسەر 1000 میلیمەتر واتە مایکرۆ دەتوانێت 1 مایکرۆمیتر پێوانە بکە لە درێژبوون یاخود لە کۆمپرێشنی مادەکە و لە چەند بابەتێک پێکاتەوە یەک لە گرنگترین پارتەکانی ئەم ئامێرە بریتێ لە لۆتسێل واتە ئەوەی کە زەختەکە دەقاسەر و دووەم گرنگترینیان بریتێ لەو ئیندیکیتەرە ینی ئەو حاسەی کە چ دەکە درێژەکەمان بۆ دەپێت. بۆ منە لەو ئەنیمێشن دائمە تێبینی دەکەن کاتێک کە ئێمە فۆرس واتە هێز دەخێنە سەر مادەیەک بۆ مێستا لێرەدا تێبین دەکرێت بە شێوەیەکی دیاریکراو کاتێک کە مادەکە ڕادەکێشین ئەلۆنگیشن ڕۆیدا ئەلۆنگیشن واتە گۆڕان لە شێوەی یەکەم جاری خۆی مادە لە شێوەی یەکەم جاری خۆی گۆڕانکارە بەسەدادێ. طبعا سترس بریتر لەو هێزەی کە دەخرێت سەر ڕووبەرێکی دیاریکراو ئەو هێزەی کە دەخرێت سەر ڕووبەرێکی دیاریکراو ڕووبەرەکە بریتر لە کڕۆس سێکشن واتە ئەو ئێریایی کە مادەکە هەیتی ئەو ڕووبەرێکە هەیتی فۆرس دابش ئێریایەکە دەبێتە سترس و سترێن بریتیلەتی سترێن بریتە لە جێ فشار ئەگەر بە کوردی خۆمان تەرجمەی بکەین ئەو پێ دەوترێت فشار و سترێنج پێ دەوترێت جێ فشار. جێ فشار بریتە لە گۆڕانکاری لە درێژی مادەکە واتە دلتا ئێل لەسەر ئێل دلتا ئێل واتە گۆڕانکاری لە درێژی کۆتایی کەم درێژی سەرەتایی کە پێ دەوترێت دلتا ئێل لەسەر درێژی سەرەتا کە پێ دەوترێت سترێن چونکە شتەکە ڕێژەیە واتە درێژی لەسەر درێژیە مەتر لەسەر مەترە کاتەی زیەکەیەکی بۆ حساب ناکرێت وەسترێن بەیەکە دەمێنێتەوە. وطبعا ئێمە لەو حاڵتدا ئەو بەلامانەوە گرنگە ئەو دایاگرامێکە دەستمان دەکرێت کۆڵک ئەناڵایزی بۆ بکەین کە بەپێ ئەوە ئەناڵایزی بکەن ئەپلیکیشنی دیاریکرایی بۆ بدۆزین. بۆ حاڵتدا ئێوە تێبینی دەکەن کە سیستەمێکمانەیە تەمانە و ئامێرێکی دیاریکراوە کە بۆ ماسکردن بە سیستەمەدا سێدەکەی زەختێکی گەورە دەخات سەر ئەو مادە ستیلە یا مادە کانزاییە و سێدەکەی پاشفاترێکی دیاریکراو کە ئەلۆنگیشن ڕۆدا نێک ڕوودا نێگواتە ملی بۆ دروست دەبێ و پاشان دەپچڕە لە شوێنێکی دیاریکراوە. لەو مادە پۆلیمەردا سێدەکەی بە هەمان شێوە زەختە خرا سەر هەردوو لای مادەکە و بە شێوەی 10 ساڵ پێدەکرێت 10 ساڵ تست زەختە خرا سەرێ و پاش ئەوەی کە ئەلۆنگیشن ڕۆیدا لە شوێنێکی دیاریکراوە کڕێکدا و پاشتان ئەوە گەشە دەکا و دەبێتەوەی سپانی مادەکە. لە حاڵەتی کانزایەکەدا نێک ڕوودا واتە مل دروست دەبێت و پاشان دەپچڕێ لەو حاڵتێردا لە شوێنێکی دیاریکراوەکو درزە ڕوودا پێدەکرێت کڕاک و ئەو کڕاکە گەشە دەکاوە دەبێتەوەی سپانی مادەکە. ئەمە لە فەسلی داهاتوودا ئینشەڵا باسی ئەوە دەکەین کە چۆناچۆن ئەو حاڵتە ڕووداوە دەبێتە هۆی فراکچەری مادە کە تەوانە شتێکی نەخوازراوە لە زانستی مادەدا. لێردا لە ئەنیمێشنێکی تردا بە شێوەیەکی ڕەنگی واتە بە شێوەیەکی کەلەر هەرێکە لەو ڕەنگانە تعبیر لە جۆرێکی زەختی مادەکە و نمە زۆرجار ڕەنگەکان بەکاردێن بۆ زۆر شتێکی تر وەکو مەسەرەن پێوانەکردنی تا زان ئاوێ مەسا ئەو کەسە تای هەیەیاننا و لەو حاڵتی ئێرەشدا ئەو ڕەنگانیان بەکارنا بۆ پێوانەکردنی زەخت ئەو زەختە لەکوێ زۆر کۆبێتەوە سێدەکە ئەو شوێنانێکە شینن کەمترین زەختان لەسەرە و شوێنانێکی ئاوردەوە دەبەرەو سوور هەڵدەگەڕێن زەختیان زۆر دەکرێتە سەر لەو حاڵتا دەتێبینی بکەن سێدەکەم پاش فەترێک زەختەکە چڕ دەبێتەوە لێ نقطەیەکی دیارەکراو کە پێ دەکرێت نێک و لە هەمان شوێندا دەبێتە پچڕانی مادەکە یاخود فراکچەر. لە حاڵتدا بە هەمان شێوە دەکەن مادەیەکی پۆلیمەریە کە بە هۆی خستنەستەری زەختەکە لە جۆری 10 ساڵ دەکرێت بە هەمان شێوە لە شوێنێکی دیاریکراوە نێک ڕوودەدا واتە مل دروست دەبێت و پاشان لە هەمان شوێن تووشی پچڕان بێت. و
ولێرەشدا هەر وەکتی بین دەکەم بە هەمان شێوە لە هەردوو لە ڕادەکەشتێ و لە هەڵکاری سترس سترێندا ئێمە حاڵەتێکی لەو شێوازەمان دەبێت کە بە زیادبوونی زەختەکە بە شێوەیەکی لینیەر بەردەبێتەوە پاشان حاڵەتێکی چەمانەوەی توش دەبێت لە شوێنێکی دیارەکە تووشی فراکچەر دەبێت کە ئەو نقطەیە وەلێرەدا تەستەکەمان ڕادەستێت هەر لێرەشدا ئاماژەمان پێکردێت کە برێک سترس بدەیت یاخود فراکچەر باش ئەمە لێرەدا ئەو چەند نمونەیە کە باسمان کردووە لێرەدا وەکو نۆتێک ئاماژەمان پێکردووە سێ جۆر لە مادە میتاڵی پۆلیمەر و کۆمپۆزیت کە کۆمپۆزیت دەتوانێت مادەیەکی پۆلیمەری بێ یاخود مادەیەکی میتاڵی بێت لەو حاڵتاندا ئێمە دەتوانین ئەو تێنساڵ تێستە بەکاربێنین بەڵام ئەگەر هاتوو مادەکەمان سیرامیک بوو لەو حاڵەتەدا ئێمە ئەو تەرەقەی بوومە دادمان نادا چکە مادەکە ئۆڕگی بۆ خۆی ناتوانێت بکشێت بۆیە لەو حاڵەتەدا ئێمە کۆمپرێشن بەکاربێنین تێستی یەکەممان کە بریتیە لە تێنساڵ تێست واتە ئەو تێستەی کە دەبێتەوە کشانی مادەکە ئێمە یەکەم جار دەبێت نمونەیەک ستانداردمان هەبێ واتە ئەو نمونەیە کە فەرق ناکە ئێمە مادەکەمان چۆرە کە ئایا مادەیەکی ستیلە مادەیەکی دروستکراوە لە کەپەر نیکڵ زێر زی و هەر شتێک بێت هەر مادەیەک ئەمە بمانەوێت تێنساڵ تێستی بۆ بکەین حتمما دەبێت شێوەیەکی ستاندارد دەبێت بۆمە لەو حاڵەتە ئێردا وەکتی بین دەکەن بۆمان دیاریکراوە کە ئەگەر بمانەوێت نمونەیەکی ستاندارد بکەین لە شێوەیەک ئێسک وایە کە زۆر جار پێشی دەگوترێت داگبۆن یعنی ئێسکی سەگ ئەو ئێسکەی کە زۆر جار لە فلیمەکاندا دەبین کە سەگ ئێسکێکی بەدەمەوەیە تقریبا شێوەیەکی دو شێوازە وەردەگرێت کە دوو لای بۆ شێوازە بەرجەستەیە گەورەترە ناوەڕاستەکەیان نزمترە کرۆسێکشنەکەی کەمترە و کرۆسێکشنەکەشی دەبێت شێوەیەک ستاندارد بریتی بێت لە 0.5 یاخود 0.5 ئینچ طبعا بە شێوەی ئینچ بۆ شێوازە دەردەکەیەوە ئێوە دەتوانن ئینچەکەش بگۆڕن بۆ سانتیمەتر و ستانداردەکە بدۆزنەوە وەروە پێویستە درێژەکەشی بریتی بێت لە 2.1/4 ئینچێت بە هەمان شێوە دەبێت ئەو بەشەی کە ئامێرەکە دەیگرێت لە هەردوو گولاوە واتە ئەو دوو شوێنێکە سابتە بە هەمان شێوە دەبێت بە شێوەیەک ستاندارد دایمێتەرەکەی بۆ دابدرێت و ئەگەر بێت و سامپڵەکەمان لەو ئەندازە نەبێ کاتە ئەو تێستە ناتوانین ئێمە بەراوردی بکەین لەگەڵ ستانداردە عالەمیەکان وەلەندە حاڵەتدا ئێمە وەکو توێژەر کە ئێمە ئێستا حالێن توێژینەوە دەکەن لەسەر مادەی میتاڵەکان یەکێک لەو مادە میتاڵانە کە ئێمە ئێستا دیراسی دەکەین مادەیەکی داڕشتە واتە دوو مادەکە پێکەوە کۆمپاوندیان دروست نەکردو بەڵکو تەنها تێکەڵ کراون سیفەتێکی هاوبەشیان وەرگرتووە ئێمە تقریبا کەمتر دەتوانین ئەو تێستە بکەین بۆ مادەکانمان چونکە بەڕاستی بۆ حەجماگە بتێ مادێک دروستکەی کورفەی زۆرە بەتابەت مادێکی گران مەسەڵەن وەکو زێر وەکو زی و وەکو ئەو مادانێک کە تیتانیومیان تێدا بەکاردێنرێ و بەداخەوەتەمان ئەو سفەتە ئیهمال دەکرێت بەڵام لە مقابلدا سفەتی تری میکانیکی هەیە کە پێویستی بەو ستانداردە نیە تەنها نقطەیەک لە مادەکە بە دیاریکراوی کە تەمان دوای تێستەکە ئەسڵەن هیچ تەسیرێکیش لە مادەکە ناکە وەردەگرێت پێ دەوترێت مایکرۆ هاردنس ئێستامە لە سفەتەکانی میکانیکی بەردەوام بینێتێک لە سفەتی میکانیکانە کە ئێمە دەمانێت تەستی بۆ بکەین بریتی لە تێنساڵ تێست کە وەکو باسمان کرد ئێمە ستانداردێکمان پێویستەکە لێردا ژمارەکانی دراوە وەکە دایمیتەرەکانی دراوە و لە کۆتاییدا ئەنجامەکەشمان لە سەر دوو تەوەرەی سترێس سترێن یاخود فشار جێفشار ئێمە دەتوانین گرافیک بکەین سترێس بریتی لە چی یاخود ئینجینیرینگ سترێس بریتی لە هێز دابەش کڕۆسسەکشن کە بە ئەی نۆت لێردا ئاماژە پێکراوە و یەکەکەشی بریتی لە چی بریتی لە پاسکال طبعا یەکەی فۆرس بریتی لە نیوتن یەکەی ئێریا بریتی لە مەتر دوجا نیوتن بەخۆی یەکەیەکی SI یونیتە بە هەمان شێوەیە مەتر SI یونیتیان پێ دەوترێت نیوتن لەسەر مەتر دوجا بریتی لە پاسکال کە ئەویش بە هەمان شێوە کە داتاشراوە واتە وەرگیرا لە SI یونیت بە هەمان شێوە پاسکالیش جێ بۆ تۆ لەناو SI یونیت بە هەمان شێوە چونکە ئێمە ئەو مادانێک کە دیراسەیان دەکەین پاسکال یەکەیەکی بچووکە بۆ ئەو مادانە بۆی هاتوونە لێرەدا لێتەرێکیان پێوەخستو بە ناوی M کە پێ دەوترێت مێگا مثلا مێگامان هەیە گیگامان هەیە تێرامان هەیە یەک دانە پیت کە دەتوانێت ڕپرزنتی عەدەدێکی گەورەمان بۆ بکە بۆیە تەنها ئەو پیتە بەکاردێنێت تەوەری دووەممان کە بریتی بوو لە جێ فشار یاخود سترین بریتی لە گۆڕانکاری لە لێنگ بۆ حاڵەتەکەمان لە یەکەم جا چۆنە نکتی سەرەتایی کە بریتی لە L نۆت و بریتی لە LI کە پێ دەوترێت ئینستانت واتە کۆتا درێژی یاخود فاینەل لێنگ کەم درێژی سەرەتایی کە پێکەوە پێ دەوترێت دلتا L
گۆڕانکاری لە درێژەکەدا مەسەن لاانەیە گۆڕانکاری لە درێژەکە بریتی بێ لە 9 سانتیم یاخود 5 میلیمتر بۆ شوازەدا بەش درێژ سەرەتای دەکرێت و چونکە یەکەی سەرەوە بریتێ لە مەتر و یەکەی خوارش بە هەمان شێوە مەتر لەگەڵ مەتر کوور دەبێتەوە بەسەر دەکەن هیچ یەکێکمان نییە بۆیش زۆرە لەو میکانیکا پرۆپرتیانی کە دواتر ئاشنا دەبین وەکو ئیلاستیستی یەنگ مۆدەڵاس و بە هەمان شێوە سەرەکەی زۆرتر یەکەی سترێس کە بریتێ لە مێگا پاسکال ئێمە دەوانەیە کلاس ئەکتیڤیتیکتان بدەینێ هەرکارێکمانەیە پێ سترێن یاخود فشار جێفشار کە لێرەدا ئێمە یەکەکەمان بە مێگا پاسکالە دەمانەوە تێستەکەمانە ئەو سەمپڵەکەمانە و ئەو ئامێرە یاخود ئەو سێنسەرە چمان بۆ دەمێنێتەوە ئێلۆنگەیشنەکە واتە بڕی درێژبوونەکە لێرەدا دایمیتەرەکەمان دراوە دایمێتری ئەو سەمپڵێک ئەمە بەکاردێن کە بە شێوەیەک ستاندار بێتی لە 0.5 ئینچ و 1 ئینچیش بریتی لە 2.54 سانتیمەتر ئێوە چم بۆ دەبینەوە ئەو بارستایەکە پێویستە ئەو زەختە بخاتە سەر ئەو نمونەیەمان وەتەبعاً بری سترێسەکەمان بریتی لە 500 مێگا پاسکال پێ ئەو هاوکێشەکە هەمان بوو ئێوە چم بۆ دەبینەوە بارستایەکەم بۆ بینوتکایە ستان پێ دراوە سترێس کە بریتی لە 500 مێگا پاسکال ڕوبەرتان پێ نەدراوە بەڵام چتان پێ دراوە دایمیتەرەکەتان پێ دراوە دایمیتەرەکە مادەم هەتان بکات ئێوە کڕۆسەکشن دەبینەوە کڕۆسەکشن بۆ ڕوبەرێکی بازنەی بریتێ لە پای ئار سکوێر ئار بریتێ لە ڕێدیەس واتە نیوتیرە بەس دایمیترمان لێرە پێداوە کات ئێوە دەبێت ڕێدیەسەکە ببینەوە وتەبعاً تەحویلی بکەم بۆ سانتیمەتر کە SI یونیتە و پاشان بتوانین داخلی بکەنەوە و فۆرس بریتی لە MG ئەو هێزێکە دەخرێت سەر ئەو مادەیە بریتی لە چی ماس جاران تاودان کە تاودانش بریتێ لە 9.8 مەتر لەسەر چرکە دووجە کاتە مادەم ئەو بڕەتان درابێتێ فۆرسەکە بریتی بێ لە MG ڕوبەرەکەش کە بریتێ لە پای ئار سکوێر و ئارەکەش بڵند دایمیتەرەکەش کە لێر دراوە ئێوە تەحویلاتێکی بۆ بکەن و ماسەکە بینەوە کە دەکەوێتە سەرەوەی ئەم هاوکێشەیە دەوان هاوکێشە دووەمتان هەر ئیش پێ نابێت لەو حاڵەتە ئێرەدا تەناوت لەو هاوکێشەیەدا تکایە ماسەکەم بۆ ببینەوە دەوان یەکێکە لە سفەتەکانی مادە دەتوانین کە هەر میکانیکال تێستە بەڵام لە ڕێگای کۆمپرێشنەوە تێست دەکرێت تەنانەت بۆ ماسکردن ئەوانە بە زۆری بۆ مادە سیرامیکانە سیرامیک بریتێ لەو مادانەی کە تقریبەن لایەنی ئێلاستیستیان کەمە یاخود پلاستیک دیفۆرمێشنیان نییە دەمانەوەم پەیوەندیان بۆ بەیانەیە کە لەسەر ئەساسیوی دروستکراون سەرێکە مادەیەکی میتاڵی چونکە مێتاڵیک بۆن درستی کردووە دەتوانێت بە ئاسان لێک بکشێ و هەم لە حاڵەتی ئێلاستیک هەم لە حاڵەتی پلاستیکدا دەرکێت و بۆیش ئێمە دەتوانین تێنسال تێستی بۆ بکەین ئەو مادانەی کە لە ئایۆنیک بۆند یاخود لە بۆندی کۆڤاڵەنت دروستکراون ئەو مادانە بەتابەت مادە سیرامیکەکان زۆربیان کۆڤاڵەنت بۆندن ئەو مادانە کە بمانێت لێک بکشێنین لێک ناکشێنرێت واتە حاڵەتی جیڕیان نییە هەندێک دەکشێن و لە حاڵەتی ئێلاستیکی خۆی کە لایدا یەکسەر تووشی شکان دەبن واتە شێوی پلاستیکیان نییە بۆ ئەو تێستا پێشنیار دەکرێت بۆ مادە کۆنکرێتیەکان یا مادە سیرامیکەکان کە لێرەدا تێبینی دەکەین مەسەڵەن مادەیەکی کۆنکرێتە زەختێکی لە هەردوو لا دەخرێتە سەر واسەکەین پاش زەختێکی دیاریکراو تێک دەشکێن مەسەڵەن لێرەدا مادەیەکی میتاڵیان تێست کردووە و هەکو دیمونستریشنە وەکو نیشاندان و عرضکردنە دەنا لە لاسیدا کەمترێ مادەیەکی میتاڵی بە شێوەی کۆمپرێشن تێستی بۆ چکە لە ڕاستیدا هەرێکە لە مادە کانزایەکان و مادە کۆنکرێتیەکان کە مادەی سیرامیکینە هەرێکە لەوانە سفەتێکی خوانەیە مەسەڵەن بۆ مادە کۆنکرێتیەکان دەتوانن تحملی زەختێکی زۆر گەورە بکەن بە شێوەی کۆمپرێشن بە پێچەوانەوە مادەکانی تر کە تحملی تێنسال لۆدێکی زۆر دەکەن پێکەوە تەکمیلی یەکتر دەکەن واتە پێکەوە بە تێکەڵی هەردووکیان مەسەڵەن سەقفێک دروست دەکەن یاخود پردێک دروست دەکەن سێ دەکەن لە هەردوو لایانەوە سەپۆرت کراوە ڕانەوەش حاڵەتێکی دیمونستریشنیە کە مادەیەکی پۆلیمەریە زەختێک خراوەتە سەرێ و ئیتر بۆ شوازە تێکشکا یاخۆ مادەیەکی شوشێت بۆ زۆر جار یوتیوب ئێوە دەتوانن بچنە و هینانە هەر بۆ جوانی ببینن کە بزانن ئەو مادانە چۆن تێستێکیان بۆ دەکەن بۆ تەحملی چەند دەتوانن بگرن Universal Mechanical Test مادەم بڵێن Universal واتە بەیسە لە مەجموعەیەک ستاندارد واتە سامپڵەکەمان دەبێت حتمەن ستانداردێکی تێدا بەکار هاتبێ بۆیش پێ دەکرێت Universal Mechanical Test واتە ئەو ستانداردە هەر کارگێک دروستی بکە حتمەن دەبێت پابەند بێت بەو ڕێنمایانەوە کە لە ناو تێستەکەدا ئاماژ پێکرا
ئەمە لە سلایدەکان ڕابردوو تەوانێ نازانم ڕقەمەکان دەستکەوت حتمما چێتوانێت ژمارەکە خۆمان پێ بڵێ ئەو ماسێکە دۆستانەوە چەند کیلوگرام بوو؟ سلام ئەستا ئیمن 6582.95 کیلوگرام بوو نزیکی 6000 کیلوگرام کە دەکاتە 6 تن وایە؟ وایە لای منیش 6549 ئاوە یعنی بە کیلوگرام دەرچوو من ژمارە گەورەکەم ئێستا لەو لێرەدا پێویستە کە نزیکی 6 تەنە 6 تەن کەم نییە یعنی بۆ نەگەممان تێستێکی لەو شوازە بکەین تێستەکەشمان لەسەر ئەساسی ئەوەی بێ کە ئێمە بارستایت بخەینە بە مادەکەەوە هەڵواسین یعنی ئێمە پێویستە نەفرێک بێنین کە یارە ئاسنی کردێ مەسەرەن وردە وەردە مەسەرن 50 کیلۆ بخاتە سەر ئەو مادەیە تا لەکو بتوان لێک بکشێت ئاجە تێستەکەمان کامل دەبێت کەسێ دەکەن لە نمونونەکەی پێشووتردا نزیکی 6 تەن کەم نییە تو دەبێت چەند کرێکارێکی بۆ بگری هەتا بتوانێت 6 تەن لە مادە بخاستە بۆیە بەڕاستە ئەو تێستە بۆ شێوازە هەندێک محاڵە بتوانین ئێمە لە ڕێگای هەڵواسینی بارستاییەوە ئێمە ئەو تێستە بکەین بۆیە دەبێ حتمما ڕێگای کە هەبێ کە هەم جیازەکەمان بچووکتر بێتەوە هەم تووشی ئەو چەند معاناتە نەبی کە ئێمە بچین کۆڵە بارستای هەڵگرین و بە مادەکە و هەڵواسی لێرەدا دوو نمونە باسکراوەیەک لەوانە پێ دکتۆر سکری و یەکێکیشان شێوەی هایدرۆلیکە هەردوو حاڵەتەکە ئێمە لە ژیان ڕۆژانەماندا دیتومانە بۆنە لە حاڵەتی سکری و سێ دەکەن لێرەدا ئێمە ئۆتۆمبیلێک کە لە تەنێک زیاترە واتە 1000 کیلو بەرەوسەرە سەرێکە تەنها لە ڕێگای ئەو بورغیەوە تەسەوڕ دەکەم پێش ئامادەژ ئەو حاڵەتتان دیت پێ کە پێ دەوترێ قازانجی ئیش حاڵە نەبمشتێکی وایە ناوی کوردەکەی قازانج لە ئیش واتە ئێوە دروستە مەسافەیەکی زۆرتر دیسپلیسمنتێکی زۆرتر دەبڕن واتە ئێستا بتانێ گەر ئەو بڕغێ بسوڕێنن لەوانەیە پێویست بۆی بکە کە ئێوە بەدەیان جار ئەو بڕغێ بسوڕێن کە ئەگەر حسابی دەورانی دەستی خۆتان بکەن نزیکی دەیان مەتر دەورانی پێ بکەن دەستان بەڵام سەردەکە لە چا ئەو دەیان مەترا سەردەکە چەند سانتیمەترێک ئەو ئۆتۆمبیلە بەرز دەبێتەوە تەوانێ ئێمە مشکلمان نییە کێشەمان قووەتە لێرەدا کێشەمان دووری نییە کێشەمان نێ دووریەکی زۆرتر دەبڕین بە دەستمان بەڵام لە مقابلدا چەند سانتیمەترێک ئەو ئۆتۆمبیلە بەرزکەین لێرەدا ئەمە قازانجمان کردو چونکە توانیمانە بە ئامێرێکی بچووک بتوانین زەختێکی گەورە دروستکەین کە بۆ شێوازەتوانین ئۆتۆمبیلەکان بەرزکەین یاخود بە تەریقەی کە یاسای بێرنۆلی پێدەوترێ سەردەکەی لە زۆربەی سناعەکان منداڵێک سەردەکەی بە ئاسانی دەتوانێت بە جەکێکی هایدرۆلیکی چەند جار زەختی لێ دەکات ئەو ئۆتۆمبیلە بەرز دەکاتەوە بە هەمان شێوە لەو جیازی کە بۆ تێنسایل تێست بەکاردێ یاخود بۆ کۆمپرێشن تێست بەکاردێنرێ سەردەکەی بە هەمان شێوە دەتوان لە طریقەی سکریو یاخود لە طریقەی هایدرۆلیک سوودۆر بگرن کە لە مقابل دەسێ دەکەین ئامێرەکەمان بچووک دەبێتەوە و ئەو زەختەی کە پێویست بوو ئێمە نزیکی 6 تەن بخێنە سەر سەمپڵەکەمان لە مقابل دەسێ دەکەن بە ئاسانی توانمان ئەو کێشەیە حەل بکەین ئێلاستیک دیفۆرمێشن چییە؟ ئێلاستیک دیفۆرمێشن مانەیە پلاستیک دیفۆرمێشن مانەیە ئێلاستیک وەکو باسم کرد ئەو زەختەی دەخرێتە سەر مادەیەک کە لە مقابل لە مادەکە دەکشێت بەڵام دوایە کە زەختەکەمان لابرد کشانەکە دەچێتەوە شوێنی خۆات مادەکە دەچێتەوە حاڵەتی یەکەمی خۆی ئەو حاڵەتی مادە پێ دەوترێت ئێلاستیک دیفۆرمێشن وە مقابل دا ئێمە لە سێکشنی دواتردا پلاستیک دیفۆرمێشن مانەیە کە مادەکە دەکشێ بەڵام کشانەکە نایەتەوە شوێنی خۆی کە ئێمە بە کوردی خۆمان پێ دەوترێت قوپان طبعا لە ئێلاستیک پۆرشندا واتە لە بەشی ئێلاستیکی مادەدا طبعا هەموو مادەیەکیش یەکەم جار تووشی ئێلاستیک دیفۆرمێشن دەبێت دواتر تووشی پلاستیک دیفۆرمێشن دەبێت و هەندێک مادە وەکو سێرامیکان تقریبا بەشی پلاستیکیان نییە ها ئێلاستیکانی واتە هەموو مادەیەک بەشی ئێلاستیک دیفۆرمێشنی هەیە بەڵام هەموو مادەیەک تووشی پلاستیک دیفۆرمێشن نابێت طبعا ئەو سفەتەش گرنگە لە زۆربەی زانستی مادەدا و ئەپلیکیشنەکانیدا یەکێک لەو پرۆپێرتانێکی ئەمە لە حاڵەتی ئێلاستیکدا دەبینەوە پێ دەگوترێت ئێلاستیک مۆدەڵەس یاخود چونکە ئەو زانای دۆزیوێتەوە پێ دەگوترێت یەنگ مۆدەڵەس یاخود پێش دەگوترێت ستیفنس طبعا ئەوانە مەقالەیان لەسەر دانرا بە کوردی خۆشمان لە ویکیپیدیا ئەگەر نازانم دقەتان لێگر پێم بە هەر بە نمونە شتەکان بۆ بکەمەوە زۆرێک لە مەقالەکانی ویکیپیدیا ئەوەندە کرد لە دەستمان هاتووە هەوڵمانداوە تەرجمەیەکەین بۆ کوردی ئێوە گەر لەوانە شتێ نەگەیشتن مەراختان بە کوردی زیاتر لەسەر بخوێنەوە دەتوان بچنە بەشی ویکیپیدیا بەشی زمانەکان لێردا کوردی هەیە ئەگەر لێردا نتانیتەوە دەتوان بەشی مۆر لێدەن لە ناویدا حتمما ئەگە بگەڕن کوردیەکە دەبینەوە
ولا عندك حالة جدا لعنة نبينا بلام اليردا وكتابين لكن كردي تدا استعمل اليردا تكب ناي خم داخل بما يكسر كردي كم داك بس ولا أنا مثلا بقرنو بيبينو سبوا من اليردا ما ورما جرا بناي تونديتي فتوان أناش بخير بكردي سودي لبين ولا كتاي أو مقالة أنا جاء قصيري كان ليرد سن دروازة جامعة فكرة دروازة فيزياء ودروازة زانستي مادة أجبسنا دروازة زانستي مادة كما يستا دەرسەکەمان لەسەر بابەتەیە ئەو دەواازەیە ئەم دروست کردە لە ناو ویکیپیدیادا ویکیپیدیای کوردی کە تقریبا نزیکی 28,000 مەقالی لەسەر تەرجمە کراوە نزیکی 100 دانە وتارمان تەرجمە کردووە ئێوە دەتوانن کلیک لەسەر بکەن ئەگە سێریکەن لێرە بە حروفی ئەلفوبێ ئەوانە بە کوردی زۆر بە ئاسانی دەتوان دەستان کرد هەرچەند ڕاستەکەی کەم نووسراون لە مقابلی مەسەلەن زمانەکانی تری وەکو ئینگلیزی بەڵام بۆ وەکو تێگەشتنێکی سەرەتایی دەتوان پشتی پێ بەست یەنگ مۆدەڵ وەکو باسمان کرد بریتێ لە چی بریتێ لەو سلۆپێکی ئێمە دەتوانین دەستمان بکرێت لە بەشی ئێلاستیکی سترین سترێس پلۆتدا کە تەمان بۆ شوازە شاوچێشەکە دەنووسرێت بریتێ لە سترێس لەسەر سترێ ئەو پێدەکرێت سیگما ئەو پێدەکرێت ئەپسیلۆن و چونکە تەنها بەشی سترێسەکە یەکەی هەیە کە پێدەکرێت مێگا پاسکال و بەشی سترێنەکە هیچ یەکەی نەبوو کەواتە تەنها یەکەی سەرەوەمان دەمێنێتەوە واتە یەکەی ئێلاستیک مۆدەڵ بریتێ لە جيجا باسكال ولحندك حالة طبعا ليرة دا وخومان تنها اس اي يونت دراسة دكين لفيزياء خومان دا اس اي يونت كانترناشنال سيستم اوف يونيتا وسيستم كشيء كبيدكتر امريكان سيستم كبريتي لباوندو سكندو انش طبعا ما كارمان بوانيا سيستمي ما دراسة لكن بلام هربا نمونه هنا معناتو تشكي مزوجة لأنا اگر سين الصناعة وشتوها أنا أو حال طبعا ديتبه زوجة مثلا تاي سيارة كان من هواي كمي كردوا چونە پڕمان کردەوە توانە مەسەلەن بگاتە ژمارە ئەوەندە تەمانە ئەگە سێریکەن زۆرێک لەو گێچی زەختانە هەم پاسکالی لەسەرە هەم PSI لەسەرە کە PSI بریتە لە pound per square inch تەمانە ئەوی وحدەیەکی ئینتەرناشناڵ نییە بەڵام لە بەریتانیا و لە وڵاتی ئەمریکا بەکاردێنرێ ئەنی خەڵکیوان لە ناو خودی خۆیاندا کاری دێنن بەڵام ئەوکە ئینتەرناشناڵ لە زۆربەی وڵاتاندا بەکاردێنرێ بریتە لە کیلۆ پاسکال وەکو باسم کرد لێرەدا ئێمە گرافێکمانەی کە پێدەکرێت سترێس سترین لە تاقیکردنەوەی تێنساڵتێز یاخۆ لە تاقیکردنەوەی کۆمپرێشندا ئێمە دەستمان دەکەوێت کە لە بەشی یەکەمی تێستەکەماندا شێوەیەکی لینیەر هەیە لەو شوێنەی کە لینیەرە واتە کە ئێمە زەخت دەخێنە سەر مادەکە بە شێوەیەکی دیاریکرا و دەکشێت و دوای کە زەختەکەمان لابرد ئەنلۆدمان کرد دەگەڕێتە شوێنی خۆی واتە بەبێ هیچ گۆڕانکارێک لە شکلی سەرەتایی خۆی مادەکە شکلەکەی خۆی دەپارێزێت ئەو بەشە پێدەکرێت ئێلاستیک پۆرشن یاخود ئێلاستیستی مادەمان پێ دەڵێ کە هاوچێشەکەمان لێرەدا داوە و بە دۆزینەوەی سلۆپی ئەو بەشە ئێمە زۆر بە ئاسانی دەتوانین ئەم پارامترە شکار بکەین یەک شت کە تەئسیر لە ئێلاستیستی مادە دەکات بریتێ لە تێمپرچەر تەمانە ئەگەر بێنەمە ئەو تێستە بکەین بۆ تێمپرچەری جیاوازەکە سەردەکەین هەرچەند تێمپرچەر زیادی کردووە لێرەدا سێ نمونە هێنراوەتەوە تەنگستەن و ستیل و ئالومینیۆم کە هەرسێکیشیان مادەی کانزاینە سەردەکە بە بەرزبوونەوەی پلەی گەرمەکە هەر هەمویان یەنگ مۆدەڵاستواتە ئێلاستیستیان کەمی کردووە طبعا ئێلاستیستیان کە کەم دەکات طبعا بۆ ئەپلیکیشنە جیاوازەکان ئێمە پێویستە ئەو بابەتەش ڕەچاو بکەین لێرەدا ئێگزامپڵێک دێنینەوە لێرەدا مادەیەکمانێکە لە کەپەر دروست کراوە و درێژی سەرەتاییەکە بریتێ لە 105 میلیمەتر طبعا لێرەدا ئینچ دراوە وەکو باسمان کرد ئێمە وەکو زانستی مادە پشت بەوەی نابەستین چکەوانە SI یونیت نینە بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا ئەوانە درابێ ئێوە پێویستە کۆنڤێرتی بکەن بۆ SI یونیت پاشان بەکاری بێنەوە و لێرەدا میلیمەتر دراتەوە میلیمەتریش وەکو باسم کرد میلیمەتر دروستە داتاشراوە لە SI یونیت بەڵام بۆ خۆی لە ئەسڵدا یەکەیەکی تەواوی SI یونیت نییە بەڵکو ئێوە حتمما پێویستە لە هەر شوێنێک سانتیمەتر میلیمەتر یاخود وحدەیەکی بچووکتر تادیت کۆنڤێرتی کەن بیگۆڕنەوە سەر یەکەی سەرەتاییەکەی خۆی کە مترە زەختێکی دەخرێتە سەری کە بریتێ لە 276 مێگا پاسکال کە تەوانەوە SI یونیتەکەیەکی ئەلێرە شێوەی ئەمریکن یونیتی پێدراوە کەمە ئیشمان پێ نییە ئەگەر بە شێوەیەکی ئێلاستیک لێک بکشێت ئەوە چم بۆ بینەوە ئێلۆنگێشنەکەم بۆ بدۆزنەوە ئێلۆنگێشن کە بریتە بری درێژبوونەکە دەڕی درێژبوونیش بریتێ لە دلتا F
لێردا وەکو هێند وەکو زانیاریکی گشتی مۆدەلس ئۆف ئێلاستیسیتی داوە. طبعا مۆدەلس ئۆف ئێلاستیسیتی لە ئەوەی پێشووتردا ئێمە باسمان کرد کە بریتی بوو لە سترێس دابەش سترێن کە دەشمانتوانی بە دۆزینەوەی سلۆب لە کەلکاری سترێس سترێندا بیدۆزینەوە، بەڵام لێردا ڕقمەکەی پێداوین. ئێستا لێردا ئێمە مادەیەکی کەپەرمان هەیە کە درێژی سەرەتایەکەی دانراوە. درێژی سەرەتایەکەمان هەیە سترێسەکەی کە خراوەتە سەری بە میگا پاسکال هەمانە، واروەها وەکو زانیارێکی زیاتر ئێلاستیستەکەمان دراوە یاخود مۆدەلس ئۆف ئێلاستیسیتی. ئێوە طبعا هەرێکە لەو هینانەی پێشووتر کە باسمان کرد ئاگادار بن ئێلاستیک مۆدەلس، یانگ مۆدەلس یاخود ستیفنسان بدرێتێ هەمووی بەوەی تێبگەن کە بریتە لەو شتە لەو یاسایە کە لێردانراوە. هەرێکە لەو سێ ناوانە فەرق ناکە بتانداتێ. ستا لێردا ئێمە بە ئێلاستیک مۆدەلس داوینێتێ کە بریتە لە 110 گیگا پاسکال، بەڵام وەکو بام باسکردن پێویستە حتمەن یەکەکانتان پێکەوە تەنسیقی هەبێ، واتە کە لێرە ئەمە گیگا پاسکالمانداوە حتمەن دەبێت تەنسیقەکێ بە لەگەڵ میگا پاسکال. بۆ خۆتان دەزانن 1 گیگا پاسکال بریتە لە 1000 میگا پاسکال، واتە 1000 ئەوەندە بەرزترە. ئێمە تارگێتەکەمان چییە؟ واتە ئەوەی کە دەبێت بیدۆزینە لەناو ئەو ئێگزامپڵەماندا بریتە لە ئێلۆنگیشن کە بریتە لە دلتا ئێل. دلتا ئێلەکەمان نادیارە. دەبان هاوچێشەکەمان هەیە کە بریتە لە فشار لەسەر جێ فشار یاخود سترێس لەسەر سترێن. کاتێک ئەمە دایدێنینەوە پێشتری زانیو بمان کە سترێن بریتە لە ئێلۆنگیشن دابش لێنگتی سەرەتاییمان، و دوای ئەوەی کە دوولادوونەوانمان کرد حساباتی خۆمان بۆ دەکەین، و لە کۆتاییدا چووکە ئەو میگا پاسکال لەگەڵ میگا پاسکالەکە پێکەوە کوور دەبنەوە، ئەوەی کە ئەنجامی کۆتاییمانە بریتە لە 0.77 میلیمتر. خواتان لەگەڵ و کاتێکی شار بۆ هەموو لایەکە.